بازرگانێک هەوڵی ڕوخاندنی مزگەوتی بالیکەدەری دەدات لە گەڕەکی سەرشەقامی سلێمانی و نوێژخوێنانی مزگەوتەکەش پاش کۆکردنەوەی زیاتر لە 1000 واژۆ کۆبوونەوەیەکیان لەگەڵ ئەوقاف و شارەوانی و بەرپرسانی حیزبی ئەنجام داوە و بڕیارەکەیان ڕاگرتووە. کە بەڕاستی مزگەوتە مێژووکی دێرینی هەیە لە ساڵی 1970 هەیە خەڵکێکی زۆر لەسەر ئەم مزگەوتە ینی نوێشکردن و کۆمەڵی ینی لۆدێکی زۆری لەسەر ئەم بازاری دۆلارەکە ێزگەرەکەی کۆمەڵێ ماڵی زۆر هەیە لە منتیقەیە خەڵکێکی زۆرەیە کاسبکار یعنی هەمووی لەسەر ئەم مزگەوتە ئەرچێکی زۆری لە کۆڵ خەڵک کردوێتەوە بەڕاستی نوێژەکانی تیا ئەکرێت سپاس بۆخوا یان خەڵک یادگارێکی زۆری هەیە لە مزگەوتەیە ئەمە تازەش نۆشەن کراوەتەوە مزگەوتە ینی وانەوە بەڵام نۆشەن کراوەوە پێویستی بە هیچ شتێک نییە مەگەر لەبەر مەسلحەتی خۆیان ئەوە بکەنێکی نای شتێکی تر. ئەم مزگەوت ماڵی خوایە ئەم شوێنە لە زمانی حیزبی پێش بەحثەوە لە عەبدولسەلام عەبرفۆ ئەمە مزگەوتە کەس دەستی بۆ نەمردووە ئێستا ئەمانە دەزمن بۆ ماڵی خوا من لێرەوە پیان ئەڵێم واز لەوە بێنن کە ماڵی خوا بروخێنن مزگەوت بروخێنن با خوای گەورە کەسێمە لێ نەگرێ ئیشاءالله بە ئیزنی ئەڵڵا هەست کەسێ دەستکاری مزگەوت بکە ماڵی خوا بکە ئیشاءالله ئەوە ڕووی لە ناوچوونە. مامۆستای مزگەوتەکە دەڵێت بڕیار بوو مزگەوتەکە بڕوخێندرێت و نهۆمی شێرەوەی بکرێت بە دوکان و مزگەوتەکەش لە نهۆمی سەرەوە دروست بکرێتەوە ئەوانیش دژی ئەوەن پێشیان وایە مزگەوتەکە لە ڕووی بیناوە گرفتی نییە و لە 2015 لەلایەن خێرخوازێکەوە بە تێچووی 14 دەفتەر دۆلار نۆژەن کراوەتەوە. خۆی لە هەوڵەوە من هیچ ئاگادارێکی نەبووم نەمزانی ئەمە چۆنیە بەڵام لەم ڕۆژانەی پێشووە چەند پیاوێکی ئەم ئەهلی گوزەر و مزگەوتە پیان وتم بە بچین بۆ ئەوقاف ئێمەش کە چوین حاجی ئاکۆ ماڵی ئاغابێ زۆر ڕێزیش تایبەتی خۆی لێگرتین وت تەلەفۆنی بۆ ئەو بەرپرسەی کرد کە لە بەرپرسی مڵکەکانە وتی ئەم ئیشە ڕابگرە بەڵام کە چوین بۆ لای ئەو بەرپرسە جارێ لە پێشا ئیهانەیەکی منی کرد بە خەڵکەکەی وتی ئەم مەلاتان بۆ هێنا مەلاتان بۆ چییە؟ ئیتروتم باش کاکە ئێمەش قبولمانەوە ئەچینە حکومی بوو ینی بەڵێ بەرپرسی مڵکەکانە لە ئەوقاف ئیتر وەڵا ئێمەش کە هاتینەوانێ ئاسایش لێرە بوو وتی مامۆستا چیدان پێویستە منیش وتم وەڵا شتێکی ئاوامانەوێ کە ئەم مزگەوتە نەڕوخێ و خەڵکەکە پێی ناڕازیە ئیتر لەوە زیاتر هیچ شتێکی ترم نەزانی ینی چۆنی ئەکرێت چۆنی دروست ئەکرێتەوانێ چونکە هیچ پرسیاچیان بە ئێمە نەکردو بەڕاستی. مزگەوتەکە مێژوویەکی دێرینی هەیە و سەرەتای دروستکردنی بۆ ناوەڕاستی سدەی ڕابردوو دەگەڕێتەوە لە کاتی نوێژەکانیشدا نوێژخوێنێکی زۆر ڕووی تێدەکەن. لە ڕوخاندنی مزگەوتەکە پەنجەی تۆمەت بۆ ئەوقافی سلێمانی درێژ دەکرێت هەرچەندە بەڕێوەبەری ئەوقاف ئامادە نەبوو لەسەر ئەو بابەتە بۆ پەیام لە دوام بدات بەڵام لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێن لەبەرەوەی مزگەوتەکە کێشەی بیناسازی هەبووە ڕەزامەند بوون لەسەر نۆژەنکردنەوەی و شارەوانی و پارێزگا و شوێنەواریش ڕەزامەندیان لەسەر ڕوخاندنی دەربڕیوە. هاوکات پەیام پەیوەندی بە شارەوانی سلێمانیەوە کرد بەڵام ئەوانیش ئامادە نەبوون لێدوان لەو بارەیەوە بدەن. ئێستا دیار نییە بڕیاری ڕوخاندنی ئەم مزگەوتە ڕاگیراوە یاخود هەڵوەشاوەتەوە بەڵام نوێژخوێنانی مزگەوتەکە دەڵێن ڕێگە بە ڕوخاندنی نادەن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.